پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لێبێ خۆشەویستان. دنیا پڕ لە نهێنی دەمێنێتەوە کە مرۆڤەکان هەمیشە خەیاڵی ئەوە دەکەن زۆربەی شتەکان دەزانن، بەڵام وەکو ئەوە وایە کەسێک هەوڵی گرتنی با بدات، چونکە دنیا و گردون هەمیشە چەندین نهێنی هەیە کە مێشکی مرۆڤ ناتوانێت بە ئاسانی پێی بگات. هەرچەندە تەکنەلۆژیا و پێشکەوتن زیادی کردووە کە ئەمەش هۆکارێکی باش بووە بۆ دۆزینەوەی چەندین نهێنی سەرنجڕاکێش. ئەمڕۆژ هەندێک لەو دۆزینەوانەتان پیشان دەدەین کە مرۆڤ لەم ساڵانەی دواییدا دەستی کەوتووە. بۆیە تا کۆتایی بینەری ڤیدیۆکە بن و بیرتان نەچێت لە کۆمنت ڕای خۆتانمان دەربارەی ڤیدیۆکە بۆ بنووسن. سێ گۆشەی بەرمۆدا یەکێکە لە گەورەترین شوێنە نهێنیەکانی جیهان و یەکێکە لە بابەتە سەرنجڕاکێش و وروژێنەرەکان. چەندین بابەتی ڕۆژنامەوانی و کتێب و شانۆنامە و فیلم لەسەر نهێنیەکانی دروست کراون. بەڵام ئایا سێ گۆشەی بەرمۆدا شانی هەموو ئەو ئەفسانەیە؟ بۆ چوونەکان لەسەر نهێنی سێ گۆشەی بەرمۆدە و هۆکارەکانی دیارنەمانی تا ئێستا ڕوون نەکراونەتەوە. دابەش بوونە بەسەر چەند بەرەیەک و هەندێکیان دژ بەیەکن. ژمارە فڕۆکە و کەشتی و سەرنشینەکان هەندێک بۆ چوون پێیان وایە کە هێزی نەبینرا و هۆکاری ئەم ڕووداوی دیارنەمانەیە و لەنێ ئەو کەسانی کە لە شیکردنەوەکانیاندا دوور دەڕۆن وا دەزانن کە مرۆڤە بێگانەکان بەرپرسیارن لە دیارنەمانی فڕۆکە و کەشتیەکان بە تایبەتی سەرنشینەکان. ئەوەی پەنابردنی بۆ ئەم ئەفسانەی بەهێزتر کرد ئەوەیە کە کریستۆفەر کۆلۆمبۆس باسی کرد کاتێک لە یەکەم گەشتی خۆیدا لە جیهانی نوێدا بەناو ناوچەکە تێپەڕی. ئەو راپۆرتی داوە کە بڵێسەی ئاگرێکی گەورە کە ڕەنگە نەیزەکێک بێت شەوێک کەوتۆتە ناو دەریاکەوە و دوای چەند هەفتەیەک ڕووناکیەکی سیر لەو ناوچەیەدا دەرکەوتووە. هەروەها لەبارەی خوێندنەوەی ناڕێکی کۆمپاسەوە نووسیەتی. ڕەنگە لەبەر ئەوەی لەو کاتەدا پارچەیەکی بچووکی سێ گۆشەی بەرمۆدا یەکێک بوو لەو شوێنەکەمانی سەر زەوی کە باکووری تێدا بوو، باکووری ڕاستەقینە و موگناتیزی. لەلایەکی تریشەوە کەسانێک هەن کە پێیان وایە هەموو ئەو جەنجاڵی لە دەوری نهێنی سێ گۆشەی بەرمۆدەدا ڕوویدا تەنها ئەفسانن کە هیچ بنەمایەکی زانستیان لە پشتەوە نییە و ڕەنگە ئامانجەکەی ناوبانگ و بەرەو پێشبردننی ئەو بەرهەمانە بێت کە لە ئەنجامی نهێنی سێ گۆشەی بەرمۆدا هاتۆتە ئاراوە، بە تایبەت کە ژمارەی کەشتێون بۆکان لەوێ جیاوازی نییە لەگەڵ ئەو ژمارەی کە لە شوێنەکانی تری جیهان دیار نەماون، بە تایبەت لە زەریای ئەتڵەسی. ئەوان ئاماژە بە دەرئەنجامی لێکۆڵینەوەیەکی گەشتگیر دەکەن کە لەلایەن سندوقی جیهانی ئاژەڵە کێویەکان ئەنجام دراوە. لەسەر هێڵەکانی کەشتیوانی وەک سێ گۆشەی بەرمۆدا یەکێک نەبوو لە دەمەترسیدارترین ئاو بۆ کەشتیوانی لە جیهاندا. سەر ڕای ناوبانگێکی خراپ سێ گۆشەی بەرمۆدا هاتوچی ڕۆژانی قورس دەپارێزێت، جا لە ڕێگەی دەریاوە بێدیان وشکانی و یەکێک لە چڕترین هێڵەکانی کەشتیوانی لە جیهاندا. زۆر ئەفسانە سەبارەت بە ڕووداوەکان و پاشخانی دیارنەمانەکە بە سێ گۆشەیەک تواوەتەوە. ناتوانرێت باز لە تیۆری هۆکارەکانی نەمان لە سێ گۆشەی بەرمۆدەدا بکرێت بە پشتگوێ خستنی لێکدانەوەی مرۆڤە بێگانەکان. خەیاڵ لە هەندێک لە داهێنانەکاندا قوڵ بووەتەوە و گەیشتوتە ئەو ئەنجامەی کە جگە لە مرۆڤە بێگانەکان ڕزگاربوانی دوورگەی ونبووی ئەفسانەی ئەتلانتس بەشدارن لەم دیارنەمانەدا، وەک ئەوەی نووسەری ئەمریکی چارلز بێردلێز بانگەشەی کردووە کە ئەفسانی بەناوبانگی باس کردووە لە سێ گۆشەی بەرمۆدەدا لە کتێبە پڕفرۆشەکەیدا و کەسانێکن کە گریمانیان کردووە کە دەرگایەکیان بەرەو ڕەهندێکی تر یان جیهانێکی تر لە سێ گۆشەی بەرمۆدەدا کردووەتەوە. لەلایەکی تریشەوە توێژەر هەن کە ئەم ئەفسانە و گریمانە بۆ شایانیان خستۆتە ژێر پرسیارەوە کە لە دەوری ڕووداوەکانی گردی بەرمۆدەدا تواوەتەوە، وەک توێژەران ئەرنست فیز و پاریس سینگەر کە ئاماژەیان بەوە کردووە کە چۆن نهێنیەکان و ڕووداوە پارە نۆرماڵەکان بەهۆیەوە قازانجی دارایی گەورە بەدەست دەهێنرێت. ئەمەش بۆ هۆی بەرهەمهێنانی کتێب و ئەڵقەی تەلەڤیزیۆنی و فیلمی دیکۆمنتاری و نووسینی بابەتەکانی ڕۆژنامە لەسەر نهێنی سێ گۆشەی بەرمۆدا. پێدەچێت هەموو ئەو شتانی لەسەر ئەم شوێنە دەگوترێت ڕاست بێت. ئەویش دوای ئەم هەواڵە سیر و سەرسوڕهێنەرە
کە لەلایەن پاسەوانی کەناراوەکانی کوباوە ڕاگەندرا وەک پاسەوانی کەناراوەکان پشتڕاستی کردەوە کە کەشتیەک هەیە دوای 90 ساڵ دیارنەمانی دووبارە دەرکەوتەوە. پاسەوانی کەناراوەکان پشتڕاستی کردەوە کە پێشبینی دەکرێت کەشتێکە هەمان کەشتی بی ئاسک و دەریای توپاک بێت کە لە ساڵی 1925 لە ناوچەی سێگۆشەی بەرمۆدەدا دیار نەما. پاسەوانی کەناراوەکانی کوبا پشتڕاستی کردەوە کە ئەم کەشتیە لە نزیک یەکێک لە ناوچە سەربازە سنووردارەکان بینراوە. دووپاتشی کردەوە کە هەوڵی زۆری داوە بۆ پەیوەندیکردن لەگەڵ تیمی کەشتێکە بەڵام سەرکەوتوو نەبووە. بۆیە چوونەتە لای و کاتێک گەیشتنە ئەوێ سەرکەوتن و دۆزیانەوە کە پڕ لە پەیکەری ئاڵتونی دێڕین و کاتێک گەڕاونەتەوە لە کتێبی کاپنەکە دۆزیوێنێتەوە کە پشتڕاستی کردەوە ئەو کەشتیە ون بووە لە سێگۆشەی بەرمۆدەدا. بەپێی ڕۆژنامەی دەیلی مەیلی بەریتانی کەس نازانێت لەکوێ و چۆن کەشتێکە دیار نەما و هیچ کام لە تەرمی ئەو 32 سەرنشینەی کە لە ناو کەشتێکەدا بوون هاوردە نەکراوە و نەدۆزراوەتەوە چونکە لە 29 تشرینی دووەمی 1925دا کەشتێک گەورە هەڵگیرەکە لە شاری چارلستن لە ویلایەتی کارۆلینای باشوورەوە بۆ هاڤانا لە کوبا دەستی بە گەشتەکەی کرد و ژمارەیەکی پێوانەی شکاند. لەو کاتەوە کەس هیچ لەو بارەیەوە نازانێت. مایکل بارنێت وتی زانای بایۆلۆژی دەریایی و گەڕانی ژێر ئاو بۆ نیویۆرک تایمزی وتووە کە ئەوان لە گەشتێکی ڕۆتینیدا بوون و لە بازرگانی خەڵوزدا کاریان دەکرد و ئەو کەشتیە تەنها لە کۆتایی مانگی نۆڤەمبەری ساڵی 1925دا گەشتێکی کرد و دەزانین کە لەو گەشتەدا شتێک ڕوویدا چونکە ئەو لە سەرەتای مانگی کانونی دووەمدا ئاگاداری پێشکەش کرد و وتی کە لە ناڕەحەتیدایە و دواتر هیچ ئاسەوارێکیان نەدۆزیەوە و هەرگیز هیچ بەلەمێکی ڕزگار کرد یان تەرم و هیچ شتێک نەدۆزراوەتەوە. لە درێژی قسەکانیدا وتی کەشتێکە تازە دوای ئەم خاڵە ون بووە بۆیە هەوڵ دەدەین بزانین چی ڕوویداوە. کەشتێکە لە ڕۆژی 1/12/1925 زاینی 2 ڕۆژ دوای ئەوەی لە شاری چارلستن ڕۆشتووە لە ناوچەی سێگۆشەی بەرمۆدەدا دیار نەما بوو. کەشتێکە یەکێکە لە نهێنێ گەورەکانی سێگۆشەی بەرمۆدا و لە کۆتایی زنجیرە فیلمی ستیڤن سپیلبەرگ کە لە ساڵی 1970 دەرکەوتووە لە ساڵی 2015دا بەپێی هەواڵەکان بانگەشە کراوە کە کەشتی کتێبی ئیسک لە نزیک ناوچەی سەربازی دەرکەوتوتەوە کە لە کەناراوەکانی کوبا قەدەغە کرا. هەرچەندە ئەمە وەک ساختەیەک ڕەت کرایەوە بەڵام ئێستا دوای نزیکی سەدەیەک لە دیارنەمانی زانای بایۆلۆژی بارنێت و تیمەکەی بانگەشی ئەوە دەکەن کە لە دووری 35 میل لە کەنارەکانی سانت ئۆگستین لە کەنارەکانی باکووری ڕۆژهەڵاتی فلۆریدا دۆزیویانێتەوە. دەسەڵاتداران چەندین هەوڵی شکست خواردویاندا بۆ پەیوەندیکردن لەگەڵ تیمی کەشتێکە. دواتر 3 بەلەمیان کۆکردەوە بۆ ئەوەی ڕێگیری لێ بکەن. کاتە گەیشتنە ئەو کەشتیە دۆزیانەوە پڕە لە زێڕ و پەیکەری ئاڵتونی کۆن کە تەمەنیان زیاتر لە 100 ساڵە و زۆر لە وێنەکانی کەشتی کۆتۆباکسی تێدایە. لەوێ کەسیان لەناو کەشتێکەدا نەدۆزیەوە و کاتێک بەوردی گەڕاونەتەوە دەفتەرێکیان بۆ کاپنەکە دۆزیەوە کە ئاماژەیە بۆ ئەوەی کە ئەو کەشتیە لە سێگۆشەیەکدا ون بووە. کەشتێکە شیکاری و لێکۆڵینەوەیەکی زۆری بۆ کرا بۆ دۆزینەوەی وەڵامێکی لۆژیکی بۆ دیارنەمانی بۆ ماوەی نزیکی سەدەیەک بەڵام بێسوود بوو. هەندێک پێیان وایە کەشتێکە بەر زریانێکی بەهێز کەوتووە و باو زریانەکان جارێکی تر بەرەو کەناراوەکان بردیان. خاوەن ئەم تیۆریە ڕەتی دەکەنەوە باوەڕ بە هەر شتێکی سیر و سەمرە بکەن کە پەیوەندی بە سروشتەوە هەبێت بە تایبەتی سێگۆشەی شەیتان. سێگۆشەی بەرمۆدە شاید حاڵی دیارنەمانی 50 کەشتی و 20 فڕۆکە بوو لە چاوی خەڵک. ئەم کەشتیە لە زۆربەی ئەو دیارنەمانانەدا نەدۆزراوەتەوە تا دوای ئەوەی کەشتێکان بە تەواوی جێهێڵراون بەبێ هیچ هۆکارێکی دیار. هەرچەندە هەموو ئەو شتانەی لەسەر نهێنی دەوروبەری سێگۆشەی بەرمۆدە و ڕووداوەکانی دەگوترێ بەڵام کەسانێک هەن کە جەخت لەوە دەکەنەوە کە بە لێکۆڵینەوەیەکی قوڵ لەو ڕووداوانە کەمتر سەر لێ شێواو دەبن. توێژەرەکە بۆی دەرکەوت کە هەندێک حاڵەتی دیارنەمان لەو ناوچەیە ڕووی نەداوە. هەروەها زۆر ونبوونی دیکەش بە شێوەیەکی لۆژیکی و زانستی ڕوونکراونەتەوە و بۆ هەڵی مرۆڤ و کاریگەری ژینگەیەکانی دەگەڕێندرێتەوە. هەندێکی تریش پێیان وایە کەشتێکە لە سێگۆشەی شەیتاندا نوقم بووە کە بە خاڵێکی سفر بۆ جیهانێکی هاوتەریبی تر هەژمار دەکرێت. هەندێک پشگیری ئەم بۆ چوونە دەکەن بەهۆی ئەو پەیکەرە زێڕینانەی کە لە ناو کەشتێکەدا دۆزراونەتەوە. هەندێکی ترش پێیان وایە کەشتێکە دوای ئەوەی نوقم بوو بەهۆی باوە دەرکرا بۆ یەکێک لە دوورگە دوورەکان کە هۆزنە ناسراوەکان تێیدا نیشتە جێبوون و بۆ گواستنەوە و گەشت و پەیکەرەکانی ناو کەشتێکە بەکاریان دەهێنا. بەم زۆرش گەیشتنە کۆتایی ڤیدۆکە. ئێوەش دەتوان ڕای خۆتانمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسن
و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆمان هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکەت دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمۆ بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.